بەڕێز کارزان نووری ئەندامی دەستەی کارگەری دەستگای خێرخوازی بارزانی سەبارەت بە ڕاگررتنی هاریکاریەکانی ئەمریکا بۆ عێراق لەگەڵمانە کا کارزان بەخێبن خۆشحاڵم لەگەڵمانی کا کارزان ڕاگررتنی هاریکاریەکانی ئەمریکا بۆ ڕێکخراوەوە دەوڵەتیەکان چ کاریگەریەکی سەرەتا دەبێت لەوە دەست پێ بکەین ئەو ڕاگررتن لە شوێ وەختەری هەڵدا کەی دەستی پێکرد هەڵبەت لەگەڵ گۆڕانی هەر سەرۆکێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشێک لە گۆڕانکاریەکان بە تایبەت لە سیاسەتی دەرەوەی وڵاتان دەبی بەشێکی لە سیاسەتی دەرەوەی وڵاتان بە تایبەتیش ئەمریکا بە حکمی ئەو بنکە فراوانە پەیوەندی لەگەڵ وڵاتانی جیهاندا هەیەی کاریگەری زۆر گەورە لەسەر هاوکاری مرۆیەکان دروست دەکات هەڵبەتە و بڕیارە بە نسبەت ئیدارەی دۆناڵد ترامپەوە بڕیارێکی یەکجار گرنگ و استراتیژی بوو بە حکمیەوەی لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی دەتوانین بڵێن لە 21 ڕاستەوخۆ بڕیاری ڕاگررتنی هەموو فەندە نێودەوڵەتیەکانی کرد ڕاستەوخۆ لەوێ ڕایگرت بە مانای سسپێنشن کە بە ئینگلیزی پێ دەڵێن ڕاگررتن لەو قۆناغەدا چی دەگرتەوە USAID دەگرێتەوە USAID بە مانای ئاژانسی پەرەپێدانی نێودەوڵەتی تەواوی ئەو پەرەپێدانی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵاتی ئەمریکا دەکرا لە ڕێگەی USAID بوو و هەروەها DOS ئەوەی کە پەیوەندیدارە بە قەرزی ئەمریکا بۆ کاروباری مرۆیی و هەروەها PRM و DRLش کە بەشێکی زۆری کاروباری پەنابەران ئاوارەکان لە کۆی وڵاتانی دنیا لە ڕێگەی ئەو ڕێکخراوانە و لە ڕێگەی ئەو ئاژانسانەی سەر بۆ وەزارەتی خارجی ئەمریکا دەکرێن ڕاستەوخۆ لە 24 ساڵی 2025 بڕیاری هەڵوەشانەوەی تەواوی واتە دیتەرمینیشن تەواوی فەندەکانی کرد و بڕیاری دەکە چیتر دوای ئەو بەروارە هەر خەرجیەک لە هەر وڵاتێکی دنیا بکرێتن ئەوان تێدا مەسئولینە و لەسەر ئەرچی ڕێکخراوەکە دەبیتن ماوەی 90 ڕۆژیشیدا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وەزارەتی خارجی ئەمریکی کە پێداچوونەوە بە تەواوی ئەو عقودانە بکەن کە لە سەرتاسەری دنیا لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە هەیە تا بڕیار لێ بدری ئایا بەردەوام بە یاخودنا دوایەوە لە 27 بەشی هەر زۆری کارمەندانی باڵای ڕێکخراوی USAID بەڕێ کرد واتە گرێبەستی کارکردنی هەڵوەشاندەوە لە دوو قۆناغەکان زۆر فراوان بوون تەنانەت وێبسایتی USAID داخست بە تەواوی لە 3 مارک ڕۆبیۆ ڕاستەوخۆ وەزیری خارجی بوو کرایە بەرپرسی مەلەفی USAID و کۆمەکی پەرەپێدانی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات لە ئەو هەنگاوانە دیسان بەردەوام بوون لە ڕێکەوتی دەیسێ تەواوی پێداچوونەوەکان کۆتایی هات لە سەرتاسەری دنیا 5800 گرێبەستی هاوکاری مرۆیی هەڵوەشاندەوە کە کردی 183 هاوکاری نێودەوڵەتەکانی ئەمریکا بۆ کۆی وڵاتانی دنیا لە ساڵی لە دەیسێ هەڵوەشاندەوە باشە ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەر ڕێکخراوە خێرخوازیەکان لە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە ئێمە بەر لەوەی باس لە کاریگەریەکانی لەسەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەین کاریگەری جیهانیەکانی یەکجار گەورەنە لێکەوتە ناوخۆیەکانی نێو ئەمریکا و لێکەوتە دەرەشیەکان دیسان گەورەنە ینی ئەگەر بەس ئەفریقیا لە چەند وڵاتێک حساب بکەین بەس لە بواری تەندروستی زیاتر لە 20 ملیۆن کەس زەرەریان پێدەگا بۆ بڕیارانە زیاتر لە 20 ملیۆن کەسی ئەفریقی بە تایبەت ئەو پرۆژانەی کە پەیوەندیدار بوون بە HIV بە بابەتەکانی دیکەی تەندروستی مرۆڤەکان و هەروەها ئەو پارانەی کە باسیش دەکەین با بڵێن ڕێژەیەکی یەکجار زۆر یانی ئێمە باسی چەند دەکەین باسی نزیکەی 6 ملیارد دلار فەندی نێودەوڵەتی لە ساڵی 2025 دەکەین کە بڕیاروا بوو عقود کرابوو کۆنگرێس موافقەی کردبوو لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گرێبەستەکان بە کۆتا هاتبوون بڕیاروا بوو لەو ساڵە بدرێتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاتێک کە دێینە سەر هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان بارودۆخێکی سەختدایە هەڵبەت خۆی برینەکان قوڵ بوون لە ڕووی مرۆییەوە ئێمە نزیکەی 3 بۆ 4 ساڵە هاوار دەکەین ڕێکخراوەکانی سەربەنەوە یەکگرتووەکان ئاژانسەکان بە تەواوی لە کەمپەکان وجودیان نەمایە دەگمەن دەبینی لە شوێنێک لە ئیدارەی کەم UNHCR وجودی ماوە لە شوێنێکی دیکە IOM وجودی ماوە ئەوانی دیکە تەواوی هاوکاریەکانیان لە بواری هاوکاری مرۆیی لە هەرێمی کوردستان کشاندیتەوە چیتر هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەولەویەت نەبووە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە کۆمەک بە ئاوارە و پەنابەران ببەخشن بەداخەوە لە ڕوانگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ئەو کاتە قەیرانی مرۆیی هەیە کە جەنگ هەیە بەڵام بە پێی ئەو ئەزمونەی ئێمە لە ئەرزی واقع هەمانە لێکەوتەکانی جەنگ پاشماوەکانی جەنگ هەندێکا زۆر ترسناکترن لە خودی جەنگەکە ئێستا دەبینین زیاتر لە 28 بۆ 29 کەمپ وجودیان لە هەرێمی کوردستان ماوە بە دەگمەن دەبینی ئەوڕۆ بۆ نمونە من لە کەمپەکانی حەسەنشان بووم بە دەگمەن دەبینی ڕێکخراوێکی نێودەوڵەتی وجودی کارزانی ینی ڕاگررتنی هاوکاریەکان ئەکرێ بڵێن زەرێکی وانە لە کەمپەکان ینی کارگەری لەسەر نابێت لە ماوەی سەسانی بەڵام برینەکە قوڵتر بوو وەکو ئەوەی وایە خۆی بە برینێکدا بکەیت تەنها لە کەمپەکانی هەولێر و دهۆک
لە سلێمانی یەک دوو کەمپ ماوە زۆر کاریگەری نەکردوتە سەر بەڵام تەنها لە کەمپەکانی هەولێر دۆهۆک 18 پرۆژەی مرۆیی کە لەلایەن ئاژانسەکانی سەر بە وەزارەتی خارجی ئەمریکاوە فەند دەکران پرۆژەکانی بە تەواوی ڕاگیرانە 18 پرۆژە ڕێژەیەکی یەکجار زۆرە بۆ چەند کەم بۆ 28 کەم بۆیە ئەوە کاریگەری گەورە دەکات یعنی تەنانەت لە هەولێر لە دهۆک لە کەمپەکانی دیکە هەندێک پرۆژەی زۆر جوانی مرۆیی هەبوون هەڵبەت ئەمە باسی ناو کەمپەکان دەکەین لە دەرەوەی کەمپەکان کۆمەڵێک ڕێکخراوی دیکە وجودیان هەبووە کە لەسەر کاروباری پەرەپێدان بۆ خەڵکی خۆجەیی کاریان کردیە دیسان فەندەکانیان بە تەواوی کۆمەکان بە تەواوی کۆتایی پێ هاتووەچی دیکە ناتوانن خزمەت بە خەڵکی کەم دەرامەت یا لێ قەوما و یانە و فیانە بکەن کە بەخۆیان بەپێی پرۆژەکان هەیەە بۆیە لە کەوتەکانی لە هەرێمی کوردستان بەڵێ گەورەنە برینێک بۆ برینەکە بەو بڕیارە برینەکە قوڵتر بووە ئێمەش لە دەستگای خەرخوازی بارزانانی کە لە کەمپەکان کار دەکەین بەڕاستی ئەرچی ئەمەی قوڵسر کردیە بە جۆرێک ئەویستمەوە بپرسم یعنی ئێمە تا چەند ئەرکیەوە قورستر ئەکا زانی کاک محەممەد لە 3 ساڵی ڕابردوودا بەداخەوە لەگەڵ کشانەوەی بەشی هەرە زۆری ڕێکخراوەکان بەشی هەرە زۆری ئاژانسەکانی سەر بەنەتەوەیەگرتوەکان لا مبالات و گوێپێنەدانی حکوومەتی عراقی بە هاوکاری ئاوارە عراقیەکان پەنابەرانی کوردانی ڕۆژاوای سووریا ئەرچی دەستگا بە جۆرێک بۆ بەڕاستی پێ بڵێم یانیەوە بە شاهدی خەڵکی دیکە ئەگەر دەستگای خەرخوازی بارزانانی نەبووایە لە ناو ئەو کەمپانە تووشی کارەساتی گەورەی مرۆیی دەبین ئێستا ئێمە دەتوانین بڵێن چوینێتە قۆناغی پاڕانەوە بۆ ئەوەی کە ژیانێکی تەندروست بە کەرامەتەوە دابین بکەین بۆ ئەو خەڵکانی کە لە ناو کەمپەکاندا دەژین ئەرکێکی یەکجار قورسە لەسەر دەستگا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەموو خەڵکە کە ڕێژەکەی زیاتر لە 200,000 کەسە لە نێو کەمپەکان بەحەوێنیەوە و بتانی هاوکاریان بکەی نانیان پێ بدەی ئیشیان بۆ دابین بکەی بەشێکی سەرباری ئەو قەیدانە ئابووری کە لە وڵاتی ئەمە هەیە لە بابەتی کارەبا لە بابەتی تەندروستی لە بابەتی پەروەردە بۆیە ئێمە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەوێ لەگەڵ خواپێداوانی هەرێمی کوردستان کە بەڕاستی جێی تەقدیرە لە هیچ کاتێک نە ئێمە و نە خەڵکی لێ قەوماوی هەرێمی کوردستانیان بە تەنها جێ نەهێشتیە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام بووینە ئەگەر ئێمە خوا نەخواستە دەستگایەکی نیشتیمانی لۆکاڵی وەکو دەستگای خەرخوازی بارزانانی لە هەرێمی کوردستان نەبووە بڕوان پێ بکە بەو بارودۆخەی کە ئێستا هەیە تووشی قەیرانی گەورەی مرۆیی دەبین و هەروەها کارتان زۆر قورسەوە بەڕاستی بەدڵنیاییەوە بەڵام وەکو دەڵێن کاتێک مرۆڤ نیەتی خێربی بەڕاستی خوا بۆی سەهل دەکا ناشبی ئەوە لەبیر بکەین بڕێنیشاندانی جەنابی سەرۆکوەزیران کە هاوکات سەرۆکی بۆردی دامەزرێنانی دەستگای خەرخوازی بارزانیە هەمیشە ڕێنمایی ئەوەی پێداینە هەرچی پێویستە بۆ ئەو خەڵکە ئەنجامی بدەین بە تەنیا بەجیان نێڵین چونکە لە نهایەتدا ئەوە فەرمایشی جەنابی سەرۆک بارزانیە ئاوارە و پەنابەران لێرە میوانی ئێمەە تا ئەو ساتی لێرە بن ئێمە بەدڵنیاییەوە هەموو هەوڵێک بدەین گاپەکان پڕ بکەینەوە ئێستا ئاوارە و پەنابەرێکی زۆر وکوتمە لە هەرێمی کوردستانە هەن چ دڵنیایەک هەیە بۆ ئەوان چکە ئەوانیش ترسن یعنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکشێنەوە هیچ ئەگۆڕێ بۆ ئەوان یعنی بەدڵنیاییەوە خزمەت گوزاریەکان کەمتر دەبنەوە لێکەوتەکان ژیانی ئەوان خراپتر دەبی و لێشتانی ناشارینەوە بەڕاستی ترسمان لە داهاتووی ئاوارە و پەنابەران هەیە ئێمە لە خلالی 11 بۆ 12 ساڵی ڕابردوو لە 2013ەوە کە ڕێژەیەکی زۆری کوردانی ڕۆژاوای کوردستان ڕویان لە هەرێمی کوردستان کە دواتر لەگەڵ هێرشە دڕندانەکانی ڕێکخراوی تیرۆریستی داعش بۆ سەر مووسڵ و ناوچەکانی دیکەی عراق خەڵکێکی یەکجار زۆر لە بەشەکانی دیکەی عراق ڕویان لە هەرێمی کوردستان کرد یەکێک لە شانازی هەرە گەورەکانی کۆمەلگەی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای خەرخوازی بارزانی ئەو پێکەوە ژیانە وەکە لە ڕابردوودا وجودی هەبووت لە خلالی 12 ساڵی ڕابردوو تەنانەت بۆ یەک جاریش نابینی سیراعێک ململانەیەک لە نێوان خەڵکێکی خۆجەیی خەڵکێکی ئاوارە و پەنابەر دروست ببێ لەسەرەوەی ئەوان ئاوارەن و ئەوان پەنابەرنیان ئەوان خەڵکی خۆجەینە لە کاتێکدا لە وڵاتانی هەرە پێشکەوتوی دنیا لە وڵاتانی هەرە دیموکراسی دنیا ئەو ململانەیانە بە بەردەوام ڕوودەدەن لە دژی پەنابەران دەبینین دەیان دروشم بەرز دەکرێتەوە دەیان خۆپیشاندان دەکرێت بەڵام خەڵکی هەرێمی کوردستان بەو پەڕی سۆزەوە باوەشی هاوکاری بۆ ئاوارە و پەنابەران کردوتەوە وەکو ئەوەی خوشک و برای خۆیان بن ئێمە دەترسین لەگەڵ خراپبوونی بارودۆخەکان ئەو لێک تێگەیشتنە ئەو پێکەوە ژیانە مەترسی بکەوێتە سەر باش کاکارزان ئەرکی حکوومەت عێراق چییە؟ وڵاهی ئەمڕۆ لە بە پێ ئەو هەواڵانەی بیستم کە دیارە ناڕزایی دەربڕیە بەرامبەر بە ڕاگررتنی کۆمەکەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ عێراقەوە هەنگاوێکی زۆر گرنگە بەڵام بەجددی ینی ئەگەر ناڕازیە لە ڕاگررتنی هاوکاری مرۆیەکان ئەی وجودی حکوومەتی عێراقی لە چەند ساڵی ڕابردوودا چی بووە
لە کاتێکدا ئەرچی حکوومەتی عراقی لە نێو کەمپەکاندا لە سێ بابەتی زۆر سەرەتایی خۆی بینیتەوە ملزم بووە بەوەی مانگانە پاکەتێک خۆراک بۆ هەر خێزانێک دابین بکە ملزم بووە بۆی پاکەتێکی بچوکی پاکردنەوە بۆ هەر خێزانێک دابین بکە لەگەڵ هەندێک گاز لە هەندێک کەمپەکان بۆ مۆلیدەکان دابین بکە ئەگەنا هیچ شتێکی دیکەی نەکردووە هەڵبەت لەو ئەرکەشیدا لە ساڵی 2022 تەنها 4 لە بڕی 12 مانگ 4 مانگ دابشکردنی خۆراکی کردووە لە ساڵی 2023 5 دابشکردنی خۆراکی کردووە لە ساڵی 2024 6 دابشکردنی خۆراکی کردووە 2025 بە خۆشحاڵیەوە تا ئێستا 2 جاری لە کەمپەکان دابشکردنی خۆراکی کردو هەڵبەت لە کەمپێک کەمتر لە کەمپێک زیاتر بە تەواوی هایجینکیت ئەوەی کە پێی دەگوتێ سەلەی پاککەرەوە دابینی نەکردووە گاز چی دیکە دابین ناکەم ئەگەر هەندە پەرۆشی هاوکاری مرۆیەکانە بۆ خەڵکی لە قەوما و کەم دەرامەتی هەرێمی کوردستانیان ئەو خەڵکانی کە لە نێو کەمپەکان دەژین دەبێت لە خۆ دەست پێ بکە بەڕاست بەڕێز کارزان نووریان دامی دەستی کارگەری دەستگای خێرخوازی بارزانانی سوپاس مامەدەبوونی بەڕێستان کاکارزان بەخێر بێ